بناوي خواي بخشندو مهربان من عبد الله عبد الكريم محمود ناسراو بملا عبد الله خرخوري كانديدي جمارة ششي ليستي كومالي دادگري كردستان پارێزگای سلێمانیم خاوەن بڕوانامەی دیبلۆمی باڵام و ئێستاش خوێندکاری قۆناغی سێیەمی زانکۆی قەڵام لە هەولێر ماوەی 24 ساڵە وتاربێژم و 19 ساڵە کاری خێرخوازی دەکەم لە ئامانجەکانم ئەگەر بچمە پەرلەمان دەمەوێت بەرگریشی تون بکەم لە دین و ڕەوشتی ئەم میلەتە و هەروەها هەوڵ دەدەم بۆ خۆشگوزرانی و خزمەتگوزاری جەماوەرەکەم و هەروەها هەوڵ دەدەم بۆ دامەزراندنی دەرچووەکان و خزمەتێکی شایستە بۆ گەنجە بەڕێزەکان و دابینکردنی ژیانێکی ئاسوودە بۆ مناڵان و بۆ ئافرەتان و بۆ بەساڵاچوان و تێکڕای جەماوەری بەڕێزی کوردستان.